بە درێژایی مێژووی کوردستان ئەوانەی بەکارهێرانی مادەی هۆشبەر بوون ڕەنگە هەر نەبوو بێ یاخود لە پەنجەکانی یەک دەست تێ نەپەڕی بێ. بەڵام ئەوەی کە ئێستا ئەگەر بە ڕاشکاوانە قسە بکەین داگیرکەرانی کوردستان دەیانەوێت چۆک بە کۆمەلگای کوردیدا بدەن ئەوەی کە پێیان نەکرا بە کیمیاباران بە ئەنفال ئێستا دەیانەوێت لە ڕێی برینی موچە و قوتی خەڵک لەلایەکی کە لە ڕێگەی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرەوە لە ناو کۆمەلگەی کوردستان بە یەکجاری لەبەریەک هەڵبۆشێنن. ئەمانە کۆمەڵی پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان سەبارەت بە مادەی هۆشبەر قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێ سەرمەد بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ڕاستەخۆ لە ستودیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک سەرمە زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. بۆ خۆ دەزانی ینی مادەی هۆشبەر لە کوردستاندا بەکارهێنەری یەکجار کەم بوو ڕەنگە لە پەنجەکانی دەستێک تێ نەپەڕیان. بەڵام ئێستا هۆکاری زیادبوونی مادەی هۆشبەر هەم بازرگانی پێکردنی لە کوردستان بۆ چیە گەڕێت بۆ زیادی کردووە؟ بەڵێ بۆ خۆی ساڵانە ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان راپۆرتی تایبەت بە ڕۆژی بازرگانیکردن بەکارهێنانی مادەی هۆشبەر لەسەر ئاستی وڵاتانی جیهان بڵاو دەکاتەوە بە پێی دوایین راپۆرتی نەتەوەیەکگرتوەکان کە لە ساڵی 2022 بڵاو کراوەتەوە لە کۆتایی ساڵ راپۆرتەکە بڵاو دەکرێتەوە. عێراق بە هەرێمی کوردستانی شەوە کەوتۆتە ژێر کاریگەری بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر. یەکێک لە هۆکار هەرە سەرەکیەکان ئەو هەڵکەوتە جوگرافیە کە هەرێمی کوردستان کەوتۆتە سەر هێڵی گواستنەوەی ترانزیتی نێودەوڵەتی کە هاوسنوور لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە وڵاتانی بەرهەمێنەری سەرەکی ئەفغانستان دواتر بۆ کۆماری ئیسلامی ئێران و لە عێراقیشەوە هەوڵی گواستنەوەی بۆ وڵاتانی دیکە دەدەر. هەروەها کەواتە کاک سەرمە ببوورە بە زۆری لە ئێرانەوە بۆمان دێ. یەکێک لە شوێنە هەرە سەرەکیەکان ئەوەیە. هەروەها بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەو گروپە چەکدارانە یاسای عێراقیانەی کە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانیان داگیر کردووە. هەروەها لە ناوچەکان بە ئەگەر ئاسایی بێ ناویان بهێنین بە تایبەتی پەکەکە کە ڕێگە خۆش دەکا بۆ قاچاقچیەکانی مادەی هۆشبەر بە تایبەتی لەو ناوچانەی کە دەستیان بەسەر داگرتووە ڕێگە بۆ قاچاقچیەکانی مادەی هۆشبەر خۆش دەکەن. هەروەها لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق گروپە چەکدارێنە یاسایەکانی سەر بە حەشدی شعبی بە هەمان شێوە ڕێگە خۆش دەکەن. وای هۆکارێک لە هۆکارەکانی جێبەجێ نەکردنی ڕێکەوتنی شنگال ئەوەیە کە ئەو ڕێکخراوانە ناوچەی شنگال بۆ بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بەکارهێنن. کەواتە پەکەکە یەکێک لە هۆکارەکانەوە ینی بازرگانی سەرەکی وەکو سەرچاوی داهاتی خۆیان ڕێگە بۆ قاچاقچیەکانی مادەی هۆشبەر خۆش دەکەن بۆی کە سەرانە لە بازرگانەکان وەردەگرن و ڕێگەیان بۆ خۆش دەکەن بۆ هێنانی مادەی هۆشبەر. کاک سەرمەد بۆ خۆ دەزانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی ڕێکاری زۆر توندی گرتووەتە بەر بۆ ڕێگریکردن و تەشەنە نەسەندنی مادەی هۆشبەر. دەبێ چی تر بکرێ ینی لەوانە زیاتر دەبێت ڕێکاری تر چی بگیرێتە بەر ئەوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوێتە بەر بە تایبەتی دەرکردنی یاسای ژمارەیە کە هەنگاوێکی زۆر گرنگ بوو بە تایبەتی ئەو یاسایی کە پێشترە بوون لەگەڵ یاسای سەردەمدا ناگونجان ئەوەی کە زۆر گرنگە بە تایبەتی کە لە یاساکەشدا هەنگاوی بۆنراوە پێکێنانی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکانە. هەروەها ئەوەی کە زۆر گرنگە لە ئێستادا حکوومەت هەنگاوی کردەی دەست پێ کردووە بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بۆی ڤایرۆسی کۆڕۆنا و لێکەوتەکانی ئەو قەیرانە دارەیەکە بەسەر هەرێمی کوردستاندا سەپێنراوە نەتوانراوە سەنتەریشیانەوە بکرێتەوە. بەڵام خۆشبەختانە کە بە پێی یاساکە دەبێت و کەسانەی بەکارهێنەری مادەی هۆشبەرن لەو سەنتەرە چارەسەر وەربگرن و بگەڕێنەوە بۆنە کەسێکی شیاو بۆ نێو کۆمەلگا. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی هەردوو وەزارەت تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی هەنگاوی کردیان دەست پێ کردەوە بۆ کردنەوەی ئەو سەنتەرە بۆ ئەمەش دوو قوتابخانە هەروە بنکەیەکی تەندروستی. باش دێنە سەرەوە بابەتە زۆر باشە. کاک سەرمەد ئێوە بەڕێستان پارێزەریشن بەپێی یاسای سزادانی عێراقی ئەوەندەی من ئاگادار بم بازرگانی مادەی هۆشبەر حکومەکەی ئەعدامە. ئەگەر لە کوردستان بگیرێنەوە حکومەت جێبەجێ کریان نەخێر بە خۆت ینی معلومە ئەم یاسایە کە ئێستا لە هەرێمی کوردستان یاسای ژمارەیەک بەرکارە حکومەکانی جیاوازە لەگەڵ ئەو یاسایی کە پێشتر بەرکار بوو بەپێی ئەم حکومە ئەو کەسێک کە بەکارهێنەرە وەکو نەخۆش وەکو قوربانی مامەڵی لەگەڵدا دەکرێت. هەروە بەکار بازرگانی سزای یاسای هەیە بەڵام سزای لە سێدارەدان بەڕەچاوکردنی مافەکانی مرۆڤ لە عێراق و لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت بۆیە حکومی سزاکەیان گۆڕاوە بۆ سای هەتایی. باشە ئەگەر ئەوانەی کە بەکارهێنەرن ئێستا ئێمە لە کوردستان وەکو نەخۆش دەبێت تەعاملیان لەگەڵا بکرێت شوێنێک هەیە بۆ چارەسەرکردنی ئەوانە. ئەوە بوو کە باسم کرد لە سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان و هەردوو وەزارەت تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی هەنگاویان ناوە بۆی کە دوو قوتابخانە و هەروەها بنکەیەکی تەندروستی جۆری ئەیکە هەردووسێکیان لە تەنیشت دەکترێەوە لە قەزای شەقڵاوە لە ئێستادا
حکوومەتی ئیماراتی بە خۆشحاڵی و هەنگاوی دەست پێ کردەوە بۆی کە ئەم دوو قوتابخانە ئەم سنتەرە پێکەوە گرێ بدرێن و بکرێنە سنتەرێکی شیانەوە بۆ ئەو کەسانێک کە خواست و ئارەزوی بەکارهێنانی وازهێنانیان لە بەکارهێنانی مادی هۆشبەر هەیە لەو سنتەرە چارەسەر بنەوە کەسێکی شاو دووبارە بگەڕێنەوە کۆمەڵگا. باش کاک سەرمەد ئەگەر بەڕاشکاوانە قسە بکەین مەترسیەکانی مادەی هۆشبەر لەسەر کۆمەڵگا چییە؟ ینی ئێمە بە خۆ دەزانی دەورە دراوین بە داگیرکرد ئەم مادە هۆشبەرە چی لە کۆمەلگای کوردیەکە؟ بێگومان ئەگەر سیر بکەی بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە زیان و مەترسیەکان لەسەر کۆمەلگا بکەین بێگومان دەبێتە سەرەتا لێک هەڵوەشانەوەی خێزان دواتر دروستبوونی کۆمەلگایەکی نەخۆش بە تایبەتی لە چینی گەنجان بەداخەوەکەوەی ئێستا لە هەرێمی کوردستان سیر دەکرێت ئەوەی کە جەنابیش لە سەرەتا راپۆرتەکە باست کرد تەنانەت خودی سەرۆکوەزیران جەنابی کاک مەسرور بارزانی لە دوایین کۆنفرانسی وەزارەت تەندروستی تایبەت بە بەرگەهێنانبوونەوەی مادە هۆشبەرەکان ببوورە کۆنفرانسی نووسنگە ڕێخەری ڕاستپاردنەوە دەوڵەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بم تایبەت بەم بوارە ڕێکخرابوو جەنابی سەرۆکوەزیران زۆر بە ڕاشکاوی باشکرا ئاماژەی بۆ کرد کە ئەمە پلانێکی با بڵێن هەرێمی نێودەوڵەتیە دژ بە هەرێمی کوردستان وەکو لە ڕابردوو هەموو ئەو پلانانەی کە هەوڵی لە ناوبردنی کۆمەلگای کوردی درا نەتوانرا تێدا سەرکەوتبوون بەداخەوە لە ئێستادا بە شێوەی پلان کار بۆ دروستکردنی کۆمەلگایەکی نەخۆش لە هەرێمی کوردستان دروست دەکرێت. باش کاک سەرمەد جگە لە هێزەکانی پۆلیس بۆ خۆ دەزانی بۆ هێزەکانی پۆلیس ئاسایش دژە تیرۆر هەموو ئەو هێزانەی کە ئاسایشی هەرێمی کوردستان دەپەرزن ئەوە جێگەی سوپاسە هەوڵی بەردەوامیان هەیە 24 کاتژمێر ئەرکی تر لەسەر خێزان ناوەندەکانی خوێندن دەستگاکانی ڕاگەیاندن سنتەرەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ ئەوان چ بکەن؟ ئەم بابەت تا بابەتی بەرەنگاربوون مادە هۆشبەرەکان بابەتێکی فرەلایەن و فرەڕەهەندە بە تەنها بە هێزە ئەمنیەکان و تەنها بە حکوومەتی هەرێمی کوردستانیش ناکرێت دەبێت هەموو لایەنە پەیوەندیدارەکان پێکەوە دەستباری ئەم بابەتە بن ئەوەی بە تایبەتی وەزارەت تەندروستی و کار و کاروباری کۆمەڵاتی پێویستە هەنگاوی کردەی بنرێدانی کەم بۆ ڕێگەکردن بۆ زیادبوونی دەرمانی نایاسایی و دەرمانی قاچاق و کۆنتڕۆلکردنی دەرمانخانە لا کۆڵانەکان بە تایبەتی بەشێک لەوانەیە کە دەژیر دەکرێن لە کات حەبی هۆشبەر بەکاردێنن هەروەها وەزارەت پەروەردە پێویستە لە ناوەندەکانی خوێندن بایەخی تایبەت بەم بابەتە بدات وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیەوە ساکسازیەکان هەوڵدا پۆلێنی گرتوەکان بکات پۆلێن بەندیان بکات بە جۆرێ ئەوانەی کە بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادی هۆشبەر دەژیر کراون جام بکاتەوە لەوانەی دیکە هەروەها وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە مینبەرەکانەوە لە ڕێی مامۆستایانی ئاینی و کار بۆ شارکردنەوەی کۆمەلگا بکات وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێگەی ئەنجامدانی توێژینەوەی زانستی لە بوارەکانی یاسایی پەروەردەی دەرونی کۆمەڵاسی هەروەها هەموو ئەمانە پێکەوە بتوانین وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە تایبەتی میدیای بینرا و بیسترا و خوێنرا و بۆی کە کۆنتڕۆلی ئەم بابەتە بکات بەداخەوە سۆشیال میدیا لە ئێستادا یعنی ڕۆڵێکی کاریگەر دەبینە لەنێو کۆمەلگا هەوڵ بدێ بە تایبەتی ئەوانەی کەسانی کاریگەرن لە سۆشیال میدیا و بینەر و ڤیویان زۆرە لە پەیجەکانی خۆیان هەوڵ بدێت لە ڕێگەی ئەوانیشەوە وەکو کەسانی کاریگەر بازە زیان و مەترسیەکانی بکرێت بۆی کۆمەلگای و شار سەرمەد دو پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاست دەکەم وەکو خۆشە داماژەت پێدا لە ناوەڕاست و خواروی عێراق ئێستا بەکارهێنەر و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە ئاستێکی یەکجار مەترسیدارە بێگومان لەوێشەوە بۆمان دێ ینی ڕێگری چۆن لەمایان بکەین ئێستا لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستانی دێت لە ئێرانەوە نیە لەوێشەوە بۆمان بەداخەوە ینی ئەوەی کە هەیە لە عێراق لە ئاستێکی زۆر زۆر مەترسیداردایە بە پێی هەندێک راپۆرت کە هێزە ئەمنیەکان و تەنانەت دامەزراوە دادوەریەکانش تێوەگڵاون بۆی کە دۆسیەکان لە یەکتری جیا دەکەنەوە تەنانەت بازرگان دەکەنە بەکارهێنەر بۆی حکمی یاسایی لەسەر نەبێت شەریکن بە کوردیەکەی بێگومان هەروەها ئەو ئۆتۆمبیلە جامڕەشانەی کە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بەکاردێنێت بۆ بازرگانیکردن بە مادی هۆشبەر لە نێوان پارێزگای بۆ پارێزگایەکی دیکە ناوچێک بۆ ناوچەیەکی دیکە ئەوەی کە زۆر زۆر گرنگە بە تایبەتی لە ڕێگەی لەو هاتنی بەڕاستی لە کاتی هاتنی ژمارەیەکی زۆری گەشتیار بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو پارێزگاکانی ناوەڕاستی باشووری عێراق چونکە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بوونی ژمارەیەکی زۆری گەشتیارە پێویستە ئەم دەواازانەی کە وەکو دەواازە هاتنی بۆ هەرێمی کوردستانن بە تایبەتی کۆنتڕۆل بکرێەوە پشکنینی تایبەت لە ڕێگەی ئەو بازگانەی کە هەن لەو سنوورانە بۆ ئەو کەسانە بکرێ هەروەها توانە پەرەبەست زیاتر بە هێزە ئەمنیەکان بدرێت بە تایبەتی سەگی ڕاهێنراوی پۆلیسی هەروەها خولی تایبەت بۆ دەستگا ئەمنیەکان بکرێتەوە چۆن بزانن کەسێکی بەکارهێنەر یاخود کەسێکی بازرگان ببینەوە هەروەها کۆمەڵێرەکالی دیکەشەیە ڕەنگە لە بەرکەمی کار ناتوانین ئامادە زۆر باشە زۆر بەڕێز سەرمەد بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس زۆر سپاس.